من زۆر کوردی نازانم بەس زۆر باشە زۆر باشە نازانم بەستەکەم یادی 240 ساڵەی دامەزراندنی سلەیمانیە لەگەڵ هاوسەرەکەمە حەزمان کرد سەردانی ژێرە بکەین کە فستیڤالێکی خنجیلانیان کردووە بە یادی سلەیمانیەوانێ ئەڵێ زۆر سەرنجڕاکێشە بۆ من کە ئەم شتە لە کللتوری ئێمە لای ئەمان جیاوازترە وەکو لای خۆمان نییە و ئێمە شتی تایبەت و شتی بیۆ چۆن بڵێن لەوان شتمان زیاترە شتی ئەوان دیارە هەمووی لە پاکەت و لە قوتوایە بەڵام ئێمە شتی کوردەواری بابەتمان زۆرەکە لای ئەوان بەو شێوازەریە Also wie findest du hier allgemein Essen, Leute, also... Allgemein das Essen ist sehr lecker, die Leute sind sehr freundlich, sehr nett und soll jeder kommen. Also auf Kurdisch willst du was sagen? Zor. من زۆر کوردی نازانم بەس زۆر باشە زۆر باشە نازانم بەستەکەم سلێمانی زۆر خۆشە بژی سلێمانی بژی سلێمانی ڕایشە دیارە خواردنەکانی زۆر بەدڵە و کەلتوری ئێمە و خەڵکی ئێمەش دیارە خەڵکێکی جیاوازن خەڵکێکی ڕەگەسپەرست و ئەوە نین لە لای ئەمەوانەیە شتێکی زۆر جوانە و بەلای هەمومانەوە شانازی بە کوربوونی خۆمانەوەکەین